هەوڕێمە کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن. ئەوڕۆکە باس لە ئەو ڕووداوانە دەکەین کە ئێمە ڕۆژانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیان بینین، هەوڵە دەین لێیان تێبگەین، زۆر زار زەحمەتی دەبینین لە تێگەیشتنیان و زۆر زاریش ڕووداوێکی ڕۆژانەوەیانیش لێ دوانێک ویانیش هەڵسوکەوتێکی تەکتیکی و کاتی سەر لە مرۆڤەکان دەشێوێنێ کە ناتوانن لە قوڵایی بابەتەکە تێبگەن. بۆیە ئەمڕۆکە بە پێویستم زانی کە هەموو ئەو ڕووداوانەی پەیوەندیان بە ئێمەوە هەیە بە تایبەتی لە سووریا و لە تورکیا تەنانەت لە ئێران و لە عراقیشدا ئەمانەی کە پەیوەندیان بە تایبەتی بە کێشەی کوردەوە هەیە ئیتر لە چوارچێوەیەکی بەرفراوان و قوڵی تیۆری و استراتیژیدا باسییان بکەین. ئەوی استراتیژی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە چوارچێوەی تیۆری و یانیش پیلاننامەی کلێن بریک ئیتر کە واتای پچڕانی تەواو دەگەینێ. بەڵام بەر لەوەی بچمە ناو بابەتەکە دەمەوێ ئاگدارتان بکەمەوە هاوڕێیان، منیش وەکو زۆربەتان ئیتر تووشی سەرما و ئەو هەڵامەتە بووم، بۆیە تکایە ئەگەر لە ناو بەرنامەکەدا تووشی ڕووداوی پژمین و شتیوا بووم لە ئێستاوە داوای لێبوردنتان لێ دەکەم بەهۆی گرنگی بابەتەکەەوە، بەهۆی ئەوەی کە ئێمە ساڵێکمان تێپەڕاند لە ناو ئەو بابەتانەوە ئەچینە ساڵی ئایندە، لە ساڵی ئایندە چاوەڕێی چی دەکەین بە پێویستم زانی ئەو بەرنامەیەتان پێشکەش بکەم. سەرەتا کلێن بریک واتە پچڕانی تەواو ئەگەر بە کوردی ترجمە بکەوە استراتیژیەکی نوێی ئەمریکایە بۆ پاراستنی کایە، یەکێکە لە پڕکێشەترین و کاریگەرترین بەڵگەنامە سیاسیەکان لە مێژووی جیۆپۆلیتیکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ ئەوەی تێبگەین ئایا ئەمە هێشتا وەک استراتیژیەکە ماوەتەوە دەبێت جیاکاری بکەین لە نێوان خودی بەڵگەنامەکە و ئەو فەرسەفەیە کە لە پشتێتی کە تا ئێستاش کاریگەری لەسەر هەندێک لایەن لە واشنگتۆن و قودس و ئۆرشلیمدا هەیە. ئیتر ئەمانە هەمویان دەخینە ڕوو، بەڵام لێرەدا شیکردنەوەی استراتیژی و مێژوەکەی و دۆخی ئێستای دەمانەوێت بخینە ڕوو. استراتیژی پچڕانی تەواو کلێن بریک لە بەڵگەنامەیەکە لە ساڵی 1996 لەلایەن گروپێکی لێکۆڵینەوە بە سەرۆکایەتی ریچارد پێرڵ بۆ سەرۆکوەزیرانی ئەو کاتە ئیسرائیل بنیامین نەتەنیاهو نووسراوە، چونکە ئەو بنیامین نەتەنیاهویە ئەو کاتەش سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو و ئیتر کۆمەڵێک بابەتی دیکە و کۆمەڵی کەسایی دیکە تێیدا بەشدار بوون. یەک لەوانە دۆگلاس فیس و دەیڤیتۆ ڕمسەر، ئەوانە تێیدا بەشدار بوون. بنەما سەرەکیەکانی ئەمانە بوون وازهێنان لە پرۆسەی ئاشتی، لە گۆڕنانی پرۆسەی ئاشتی. هەروەکو دەزانن ئیتر لەو سەروبەندەدا و پێشتریش ئامادەکاری کرابوو کە لە نێوان فەڵەستینیەکان و ئیسرائیلیەکاندا چارەسەریەک بدۆزرێتەوە. بۆیە تەماشا دەکەین لە نێوان ئیسحاق رابین سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئیسرائیل یعنی پێش نەتەنیاهۆ و لەلایەکی دیکە یاسر عەرەفات سەرۆکی بزوتنەوەی فەتح و بەرەی فەڵەستینی. ئیتر ڕێککەوتنێک لە ئۆسلۆ ئیمزاکرا، ڕێککەوتنێکی ئاشتی مێژووی زۆر گەورە بوو کە لەوێدا لەو ڕێککەوتنەدا دەبوایە ئیتر دوو دەوڵەت ساز بکرێن، دەوڵەتی ئیسرائیلی، دەوڵەتی فەڵەستینی، و ئەو دوو دەوڵەتە بە شێوەیەکی ئاشتیان لەگەڵ یەکتریدا بژین و نەبن هەڕەشە بۆ سەر یەکتری. بەڵام تەماشامان کرد ئیتر ئیسرائیلەکی ئاین پەرست وانیش تندڕۆیەکی ڕاستڕەوی ئاینی ئیسرائیلی ئیسحاق رابینی کوشت، دایە بەرگولە و لە هەمان کاتدا ئیتر تەماشامان کرد بزوتنەوەیەک لە ژێر عەرز دەرکەوت بە ناوی بزوتنەوەی حەماس. ئیتر ئەویش هەڵسا لە شارەکاندا مامۆستا و قوتابی و هەرچی هەبوو کوشتی و هەرچی بەدەستی کەوت کوشتی. ئیتر شەڕێکی زۆر زۆر گەورە ڕاگەێنرا. بۆیە تەماشا دەکەین لە ساڵی 1996دا یعنی چەند ساڵێک دوای ئەوە ئیتر ئەو بەڵگەنامە دەرکەوت. یەک لە بنەماکانی وازهێنان بوو لە پرۆسەی ئاشتی، داوای دەکرد ئیسرائیل واز لە هاوکێشەی زەوی لە بەرامبەر ئاشتیدا بهێنێ. یعنی پێشتر ئیسرائیل پێش نەتەنیاهۆ پێش 1996 بەردەوام چ لەگەڵ مەسەر، چ لەگەڵ لوبنان، چ لەگەڵ ئوردون، حتا لەگەڵ سووریا بەردەوام دەیویست ئیتر زەوی وەرگێ ئاشتی بکە، حتا زەوی بدا ئاشتی بکە. مەسەڵەن یەک لەوانە کشانەوەی ئیسرائیل لەو سەردەمەدا لە غەزە، کشانەوەی ئەمریکا لە سینەی مسر، مەسەڵەن لە بەرامبەر ئەوە بوو کە مسر
ئاشتی لەگەڵ بکەوە ئاشتیشی لەگەڵ کرد ڕێککەوتنی ئۆسلۆش یەک لەو بابەتانە بوو بەڵام بەڵگەنامەکە داوا دەکا ئەم ڕێککەوتنە لە گۆڕ بنرێ و چیتر ئیسرائیل زەوی لە بەرامبەر ئاشتیدا بەکار نەهێنێ و خاڵێکی دیکە گۆڕینی ڕژێمەکان بوون یەک لەوانەش ڕژێمی عراقی سەدام حوسێن بوو ئیتر کە دەبێ ئیتر ئەو ڕژێمە بڕوخێنرێ بێگومان ناوی حوت وڵات دێن لەمەدا ئێرانیشی تێدایە ئیتر ئێرانی تێدایە لوبنانی تێدایە سووریای تێدایە عراقی تێدایە ئیتر ئەمانەی هەمووتانە بەڵام ئەو کاتە عراق لە سڕی پێشەوە جێگای دەگەر چونکە ساڵی 1991 عراق ئیتر ساڵی 1990 ببوورن کوێتی داگیر کرد و بەر لە داگیرکردنی کوێت عراق یەک لە وڵاتانە بوو کە دەیویست سەرکێشی ناسیۆنالیزمی عەرەبی بکە و لە بەرامبەر ئیسرائیلدا ڕژێمی سەدام زۆر تند و تۆڵ بوو یارمەتێکی باشی بزوتنەوەی فەتح و ئەمانەی ئەدا لە بۆ هەندێک عراق یەک لە ناو زەڕەبینەکەی ئیتر ئیسرائیل دابوو بۆ یە لەو بەڵگەنامەیەدا پێشنیاری دەکرد لادانی سەدام حوسێن ئامانجێکی استراتیژی سەرەکی بێت بۆ تێکدانی سەقامگیری بەرەی باکوور واتە بۆ ئەوەی هەتا وەکو سەدام لا نەدەین بەرەی باکوور واتە سووریا و ئێران و لوبنان لاواز ناکەن بۆ لاوازکردنی ئەمانە دەبێت سەرەتا سەدام لا بچێ پاشان گەمارۆدانی سووریا یەک لە بناغەکانی بوو ئیتر ئەم بەڵگەنامەیە باسی لەوە دەکرد کە ئیتر سووریا و لوبنان بەیەکەوە بەستراونەتەوە لە مەڕ ئیسرائیل ئیتر ئەوانەی لە لوبنان شەڕ دەکەن ئەمانە پرۆکسینە بۆ ئەوەی ئەم پرۆکسیانە ئەتۆ لاواز بکەیت دەبێت ئەتۆ سەرەتا سووریا لاواز بکەیت یعنی بزانە ساڵی 1996 باسی چی دەکات باسی ساڵێک بەر لە ئێستا دەکات بزانە گەمارۆدانی سووریامان ئیتر باش کرد پاشان بەندێکی دیکە پشت بەستن بەخۆ پێشنیاری دەکرد ئیسرائیل لەوەی کە تەنها دەوڵەتێکی پاشکۆی ئەمریکا بێت بگۆڕدرێت بۆ هاوبەشێکی استراتیژی کە توانای هەبێت بەسەر بەخۆیی بە پێشوەختەیی کار بکات واتە ئیتر ئیسرائیل لە بۆ هەموو شتێک مۆڵەت لە ئەمریکا وەرنەگرێ ئیتر ئەمە بابەتەکە بوو ئیتر لەو مێژووە تەماشا دەکەین هەتا وەکو ئێستا چی ڕوویدا یەک لەوانەی کە ڕوویدا لە 1996 تاوەکو ئێستا تەماشا دەکەین یەک لەوانە شەڕی عراق بوو هاتە ئاراوە شەڕی عراقی تر یەک لە سەرەکیترین بڕگەکانی ئەو بەڵگەنامەیە استراتیژیە بوو بەڵام ئەمە لە ماوەی دو سێ ساڵدا ئەنجامیدا کە ئەمریکا لەو استراتیژیەدا و یانیش ئیسرائیل لەو استراتیژیەدا شکستی خوارد بۆ لەبەر ئەوەی ئیتر ڕژێمی بەرخودانی جیهادیەکان و بەرەی مقاومەی ئێرانی زۆر بەهێز بوون لە عراقداوە لە کۆتاییدا توانیان ئەمریکا دەربکەن دوای ئەوە ڕاستە لە 2011 ئیتر ئەمریکا پشتی بەست بە پەیوەندیکردن و بەخێوکردن و بەهێزکردنی جیهادیە سونیە مسلمانەکان یەک لەوانش گروپی تیرۆری داعش بوو کە لە بەڵگەنامەکاندا هەنا و ئیتر هیلری کلنتن دەستی لەوەدا هەیە حتا ئۆباما دەستی لەوەدا هەیە ئیتر بۆ ئەوەی لە ڕێگای داعشەوە بتوانن ئەو ئێرانەی کە لە ئەنجامی شەڕی ئەمریکا و عراقدا ڕاستە سەدام ڕووخاوە بەڵام ئێستا بووەتە بەشێک لە ئێران و ئێران دەتوانێت ئەمریکا لەوێ دەربکە ئیتر دەبێت لە ڕێگای داعش ئەم شوێنە ئالۆز بکرێ بۆ ئەوەی لە ئایندەدا ئەمریکا بتوانێت و یانیش بە ناڕاستەوە خۆ ئیسرائیل بتوانێت کۆنتڕۆلی بکاتەوە هەر لە بۆ هەندێک داعشیان دروست کرد بەڵام کاتێک داعشیان دروست کرد ئەمجارە تەماشامان کرد شیعەکان حەشد شەعبیان دروست کرد و حەشد شەعبی یەک لەو ئەکتۆرە سەرچیانە بوو کە لە ناوەی عراقدا توانی ئیتر داعش لەناو بەوە توانێت داعش لەناو بەوە توانێت تەحەدای ئەمریکا بکە هەتا وەکو حوتی ئۆکتۆبر مەسەلەکە بەو شێوەیە مایەوە ئیتر لە دوای ئەوە مەسائلی حوتی ئۆکتۆبر هات کە ئیتر لە یەمەن غەزە سووریا حیزب اللهی لوبنانی و لە دواییشدا ئێران خۆیان بوونە بەشێک لە استراتیژیەکە ئیتر ئەو استراتیژیەی کە لەسەرەوە باسمان کرد کە لە ساڵی 1996 پیلان کراوە لە بۆ بنیامین نەتەنیاهۆ سەرۆک وەزیرانی ئەو کاتی ئیسرائیل و ئێستاکەش ئیتر ئەمە بەشێک بێ لێرەدا دەمانەوێت بوەستین و باس لەوە بکەین ئایا ئەم استراتیژیە کە لە ساڵی 1996 سازکرا نووسرا ئەمە هەتا وەکو ئێستاش کارایە
حتى وەکو ئێستاش ئەتوانین بڵێن ئەوە بەڵگەنامە سەرەکیترین بەڵگەنامە استراتیژی ئەمریکایە ئایا ئەتوانین بڵێن هەموو ئەمریکا و هەموو هاوپەیمانەکانی لەسەر ئەو بەڵگەنامەیە حتا وەکو ئێستاش کۆکن کە بەندی یەکەمی بەڵگەنامەکە وەکو وتمان لە عێراقدا شکستی هێنا بەندی لە دوای ئەوە ویستیان ئەم شکستە پڕ بکەنەوە بە دروستکردنی داعش بەڵام لەوێشدا شکستی هێنا کە ئیتر تەماشامان کرد حەشدی شعبی ئێران حەشدی شعبی دروست کردووە داعشیش بۆ بەڵایەک نەک بەتەنیا بۆ سەر عێراق بەڵکو بۆ سەر سووریا و بۆ سەر ئەوڕۆپاش لە پایتەختەکانی ئەوڕۆپادا ئیتر ڕۆژانە دەنگی تەقینەوە لە ناو ئۆتۆمبیل و مەترۆ و ترێن و فڕۆکەخانەکانی وەکو زاڤنتێمی فڕۆکەخانەی ئینتەرناسیۆنالی بەلجیکا ئیتر 20 مان کە سەدام کەسی کوشتنەوە ئەمانە وای کرد کە لەوەشدا ئیتر ئەمریکا شکست بێنێ باشە ئێستا کە ئەو پرسیارە بۆ دەکەین ئایا ئێستا کەش ئەمە استراتیژی ئەمریکایە یان نە لێرەدا چی گۆڕاوە دوای ئەو هەموو شکستە ئیتر بەفەرمی بەڕسمی ئەتوانین بڵێن نەخێر حکوومەتی ئەمریکا هەرگیز تاوەکو ئێستا دانی بەوەدا نەناوە کە استراتیژی کلین برێک واتە پچرانی تەواوی وەک دۆکترینێکی فەرمی وەرنەگرتووە ئەمە لە بنەڕەتدا وەک پێشنیارێک بۆ حکوومەتی ئیسرائیل نووسراوە بەڵام ئێمە دەزانین کە لە ناو ئەمریکادا لۆبی ئیسرائیلی هەیە و بە تایبەتی لە ناو کۆماریەکان و لە ناو دیموکراتەکانیش بەڵام لە ناو کۆماریەکاندا ئەوانە کاریگەریان گەلێک زۆرە لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئیتر هەرچەندە بەڕسمی نەخێر بەڵام بەنافەرمی لە کردەوەدا بابەتەکە تۆزێک ئاڵۆسترە مەسەرەن نووسرانی پچرانی تەواو ویانیش کلێن برێک کە پێڕ فیس و ورمسەر ئەمانە ئەندازیاری سەرەکی ئیتر سیاسەتی دەرەوەی بوشیش بوون لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەر پێیان وایە لە داگیرکردنی ساڵی 2003 ئیتر ئەمە استراتیژی ئەمریکا بوو باسمان لەوە کرد بەڵام لە سەردەمە جیاوازەکاندا چۆن بووە تەماشا دەکەین لە سەردەمی ئۆباما نیشانەی دابڕان هەبوو لە پسرانی تاوادا ئۆباما چونکە ئۆباما تەماشا دەکەین ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران ساز کرد وانە و پەیڕەویشی کرد لە هەمان کەدا هەوڵیدا لەگەڵ ئێران گفتوگۆ بکات نەک تەنیا تەرکیز بکاتە سەر ڕژێم و گەمارۆدان بەڵکو ویستی لەگەڵ ئێران ڕێک بکرێت و ڕێکش کرد لە سەردەمی ترامپی یەکەمدا ئێتر تەماشا دەکەین تۆزێک لۆژیکی ئەو استراتیژیە واتە پچرانی تەواو تا ڕادەیەک بەچاو بینرا مەسەرەن هەڵمەتی زۆرترین فشار لەسەر ئێران کە پێی دەوترێت ماکسیمۆم پرێسۆر ئیتر لە هەمان کادا ڕێککەوتنی ئیبراهیمی ئەبراهام ئەکۆرد و لە هەمان شێوە ئیتر بیرۆکەی بەڵگەنامە ئیتر چەند بەڵگەنامەیەک بۆ تێپەڕاندنی پرسی فەڵەستینی و بنیاتنانی هاوپەیمانی هەرێمی لەسەر بنەمای هێز و دژمنی هاوبەش ناساندنی قوبرس ببورن قودس وەک پایتەختی ئیسرائیل و لە هەمان کاتدا ئیتر ناساندنی جۆلان وەک بەشێک لە خاچی ئیسرائیل کە ئەمە بەپێی بڕیاری نێتەوە یەکگرتوەکان بێ ئیسرائیل لەوێت داگیرکەرە ئیتر ئەمانەمان هەمویان لە سەردەمی ترامپ یەکەمیندا بینی واتە تۆزێک لۆژیکی گەڕانەوەمان بینی لە سەردەمی بایدن هەوڵیدا ڕێگەیەکی ناوەڕاست بگرێتە بەر یعنی بنیاتنانەوەی هاوپەیمانەکان و لە هەمان کاتدا هەوڵدان بۆ بەڕێوەبردننی لێککەوتەکانی ئەو شەڕانەی کە بیری پچرانی تەواو ئیتر هاوکار بوو لە هەڵگیر ساندنیدا واتە ئیتر بایدن ویستی ڕێگا لەم کارەساتانە بگرێت کە ئەم استراتیژیە لەگەڵ خۆیدا هێناوێتی بەڵام لە هەمان کاتدا ویستی هاوپەیمانەکانیشی بپارێزی ئیتر با بزانین لێرەدا بیرمەندە استراتیژیەکان لەسەر ئەو بابەتە هەتاوەکو ئێستا چیان بوتووە چیان نەوتوە ڕەخنەگران چۆنن ئێمە دەزانین ڕەخنەگرانی ڕیالیستەکان و لیبراڵە نێودەوڵەتیەکانمان هەیە یەک لەوانش کە ناسراون ئەمانەی کە ناسراون بەتەنیا باسی ئەمانە دەکەم مێر شایمەر کە هەمووتان دەیناسن کە سایتێکە بەردەوام لەسەر ئەو بابەتە قسە دەکات ڕەخنەی زۆر توندی لەسەر سیاستەکانی ئەمریکا و سیاسەتی ئیسرائیلە و لە پەنای مێر شایمەردا واڵت هەیە کە لە کتێبەکەیاندا لۆبی ئیسرائیل و سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەڵێن بیرمەندانی پسرانی تەواو یعنی کلیان
برێک بە سەرکەوتویی بەرژەوەندی نیشتیمانی ئەمریکایان بەلاڕێدا برد بۆ خزمەتکردنی دیدگایەکی نیۆ کۆنسەرڤاتیڤ بۆ ئاسایشی ئیسرائیل کە بۆ هۆی شەڕی کارەساتبازی عێراق. ئیتر پاشان باس لە دیدگای تاقیکردنەوەی شکست هێناو دەکەن کە زۆرێک لە بیرمەندان دەڵێن لۆژیکی پسترانی تەواو بە تایبەتی ئەو بیرۆکەیە کە لادانی دکتاتۆرێک سەدام دەبێتە هۆی دروستبوونی کاریگەری دۆمینۆی دیموکراسی شکستێکی کارەساتبار بوو کە ئێرانی بەهێز کرد و بۆ هۆی سەرهەڵدانی داعش. یعنی ئەمەمان لەسەرەوە باس کردی پێویست ناکە دووبارە بکەینەوە. ئیتر تەماشا دەکەین مێرشایمەر واڵت هەمان شت دووبارە دەکەنەوە کە ڕەخنەیان هەیە لەو بەڵگەنامە استراتیژیە. لایەنگرەکانی ئەو بەڵگەنامەیە چێن؟ لایەنگرەکانی نیۆ کۆنسەرڤاتیڤەکانن کە دیدگای ئاشتی لە ڕێگای هێزەوە پێشنیار دەکەن، وەکو دۆناڵد ترامپ. یعنی من ئاشتی بەرجەست دەکرا، ئاشتی بەرجەست دەکەن، ئەگەر ئاشتینێکی چاوت دەردێن. بەڵام تەماشا دەکەن لە هیچ شوێنێک داتاوەکو ئێستا ئەوەی ترامپ سەر نەکەوتووە. ئایا ترامپ توانی چای پوتین دەربینێ کە ئامادەنیە شەڕی ئۆکرانیا ڕابگرێ؟ ئایا ترامپ تا چ ڕادێک توانی چاوی غەزە دەربێنێ کە بە 100-200 کەسێکی تر تاوەکو ئێستا لە غەزەش ماونەتەوە؟ تەماشا دەکەین کۆمەڵێک بربەستی لە پێشن. بەڵام تەماشا دەکەین دیسا ئەمانە ئەو نیۆ کۆنسەرڤاتیڤانە سوورن لەسەر دیدگای ئاشتی لە ڕێگای هێزەوە. ئیتر ئەوان دەڵێن مۆدیلی زەوی بۆ ئاشتی شکستی هێناوە چونکە لایەنە فەڵەستینی و هەرێمیەکان ئامادەی ئاشتی نەبوون و ئامادەش نین. ئەوان دەڵێن ڕێککەوتنامەی ئیبراهیمی سەلماندیان کە پسرانی تەواو ڕاست واتە استراتیژیەکەی ئەوان ڕاست، ئەوان بەرگری لەو استراتیژیە دەکەن ئاشتی لە هێز و بەرژەوەندی هاوبەشەوە دێت نەک لە سازشکردنەوە. یعنی با ئاشکرا ئەڵێن نابێ ئیسرائیل هیچ جۆرە تەعویزێک بەدا، بەڵکو ئیسرائیلێکی بەهێز ئەمریکایەکی بەهێز ئەتوانێ ئاشتی بە زۆر بسەپێنێ. ئەمە لایەنگرە کۆنسەرڤاتیڤەکانی ئەو پرۆژە سیاسیانە کە بە پێچەوانەی ڕەخنەگرانی ڕیالیست بیر دەکەنەوە. ئیتر لێرەدا دەیڤید ڕێسمەر یەکێک لە نووسرە ئەسڵیەکانی ئەو بیرۆکەیە بەردەوامە لەسەر ئەو مشتومڕەی کە شکستی ڕۆژئاوا لە پابەندبوونی تەواو بە پچرانی تەواو بەهۆی ڕێگەدان بە ئێران بۆ فراوانکردنی هەژمونی خۆی هۆکاری ئەوەیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا ناسەقام گیر بووە. یعنی یەک لە ئەندازیارانی استراتیژی پچرانی تەواو دەیڤید وەرمسەر ئەڵێتەن خۆی لە خۆیدا شکستی ڕۆژئاوا مەبەستی زیاتر ئەوروپای پابەند نەبوونیان بوو بەو استراتیژیە، چونکە بەردەوام هەوڵیاندا لەگەڵ ئێران پەیوەندی خۆیان نەپسرێنن و هەژمونی ئێران بەرفراوان بوو و ئەمەش وای کرد کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتا وەکو ئێستا بە ناسەقامگیری بمێنێتەوە. ئیتر لێرەدا تەماشا دەکەن وەرچەرخانی مۆدێرن بیرمەندانی ڕێککەوتنی گەورەمان هەیە. زۆرێک لە بیرمەندانی ئێستا پێیان وایە ئێمە لە پچرانی تەواو تێپەڕ تەرکیزی نوێ تەنیا لەسەر گۆڕینی ڕژێم نییە، بەڵکو لەسەر تێکەڵبوونی هەرێمە، ینی ریجیۆنال ئینتیگریشن. ئامانجی ئێستای زۆرێک لە بەرپرسیارانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێککەوتنێکی گەورەیە، گراند بارگیان، کە سعودیا، ئیسرائیل و ئەمریکا بگرێتەوە بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرتووی دژی ئێران لەگەڵ بەرژەوەندی هەژمونی چین لە ناوچەکەدا. یعنی ئەمەشیان خەتی سێمە هاوڕێیان بۆ ئەوەی لەو بابەتە تێبکەین تەماشا دەکەین سێ بۆچوونمان هەیە. ڕەخنەگرانی ئیتر استراتیژی ئەو استراتیژیە کە پێی دەوترێ پچرانی تەواومان هەیە کە مێرشایمەر زیاتر دەبیندرێ و لە هەمانکەدا لایەنگرانی هەیە نیۆ کۆنسەرڤاتیڤەکانن کە ئەو نیۆ کۆنسەرڤاتیڤانە پاشان بە گشتی قسەیان لەسەر دەکەین. بەڕای من ئەمانە ئێستا کە بوونێت دوو بەش یەک بەش نین و هۆکاری پارچە پارچە بوونی ئەمانە بوونە دوو بەشی ئەوانە و شەڕێکی گەورە لە نێو ئەمانەدا دیسان هەر ئیسرائیلە و ئەمانە لایەنگری استراتیژی پچرانی تەواون و لە هەمان کاتدا تەماشا دەکەین خەتێکی دیکەمان هەیە کە پێیان دەوترێ ڕێککەوتنە گەورەکە، بیرمەندانی ڕێککەوتنە گەورەکە. ئەمانە لەناو وەزارەتی دەرەوەی ئەمریکادا جێگا دەگرن کە ئەمانە پێیان وایە ئیتر ئەم استراتیژیە کاتی نەماوە تێپەڕ بووە، چونکە ئێمە بەتەنیا مەبەستمان وە تەرکیزمان لەسەر گۆڕینی ڕژێمەکان نابێ هەبێ، بەڵکو ئینتیگراسیۆنی هەرێمی واتە تێکەڵبوونی هەرێمەکان، تێک هەڵکێشکردنی هەرێمەکان و ئامانجیان ئەوەیە کە ڕێککەوتنی گەورە
ساز بکرێت لە نێوان سعودیا ئیسرائیل و ئەمریکا بۆ پێکهێنانی بەرەیەکی یەکگرت و لەلایەک دژ بە ئێران و لە هەمان کاتدا لایەکی دیکە لەگەڵ بەڕێوەبردننی هەژمون لە ناوچەکەدا دژ بە چاینا لە ئاین دەدا. ئیتر دەبێنێن بەگشتی ئیتر خودی بەڵگەنامەکە شوێنەوارێکی کۆنی هەیە ساڵی 1996 نووسراوە بەڵام بۆتە بەشێک لە ئایدۆلۆژیایەک کە ئەولەویەت دەدات بە گۆڕینی ڕژێم لە دەوڵەتە دژمنکارەکاندا ڕەتکردنەوەی پرۆسەی ئاشتی تەقلیدی لەگەڵیان لایەنگری هاوپەیمانی ئەمریکا ئیسرائیل سنی دژی ئێران وەک ڕاوتێکی بەهێز لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا ماوەتەوە بەڵام ئەنجامی کارە سەدباری شەڕی عێراق هەروەکو باسمان کرد وای کرد ناوی ئەم استراتیژیە پسرانی تەواو لە زۆرێک لە ناوەندە دیپلۆماسیە سەرەکیەکاندا ببێتە ناوێکی نەخوازرا وەکو استراتیژیەکی فاشیل و شکست خوارد و ناوزەند بکرێ و ئەمڕۆکە تەماشا دەکەین ئیتر زۆر کەس لە بیرمەندان و استراتیژیای ئەمڕۆ داکۆکی لە بەرامبەر ئەمەدا داکۆکی لە هاوسەنگی دوورە دەست دەکەن یعنی ئۆفشۆر باڵانسینگ یان خۆپارێزی دەکەن نەک ئەو دەستێوەردانە توندەی کە لە راپۆرتی پسرانی تەواو بانگەشەی بۆ دەکرد یعنی ئەمەی لە بەڵگەنامە استراتیژیەکانی 2025 دۆناڵد ترامپدا بینیمان کە ئەمان باس لە خۆپارێزی دەکەن نەوەکو دەست تێوەردان ئیتر ئەمانە هەمویان کۆمەڵێک بابەت بوون ئێستاکە با بزانین ئەمە پەیوەندی بە ئیسرائیلەوە چییە لە ڕۆژی ئەمڕۆماندا لە ڕۆژی ئەمڕۆماندا تەماشا دەکەین چی ڕوویداوە لە ڕۆژی ئەمڕۆماندا ئەتوانین بڵێن ئەو استراتیژیە سەر لە نوێ تا ڕادێک سەری خۆی دەرهێناوەتەوە بۆ لە دوای هێرشەکەی حەماس لە 7 ئۆکتۆبەر ئیتر تەماشامان کرد زۆربەی زۆری ئەوانەی کە دژی ئەم استراتیژیە بوون ئیتر بەشێکیان هاتنەوە لای ئەم استراتیژیە ئیتر گوتیان ئەم استراتیژیە واتە کلێن برێک لە جێگای خۆیدا بوو و ئیتر ئەمە هەتاوەکو ئێستاش دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاری پێ بکرێ و ئیتر گۆڕینی ڕژێمەکان لە عێراق سووریا و ئێران و کۆمەڵێک بابەتی دیکە تاقا ناچاریەکەن کە دەبێ ئەنجام بدرێ بۆ ئەوەی ئیتر ئەو بابەتە سەر لە نوێ کاری پێ بکرێتەوە بەڵام تەماشا دەکەین لە ناو لۆبی ئیسرائیلیدا یعنی ئەگەر بمانەوێ بزانین کە لۆبی ئیسرائیلی چونکە هەر کەسێک باز دەکات لۆبی ئیسرائیلی یانیشتان سەبارەت بە تورکیادا دەوڵەتی قوڵ وەکو بڵێ یەک دەوڵەتی قوڵمان هەیە وەکو بڵێ یەک لۆبی ئیسرائیلیمان هەیە کە باسی کورد دەکرێ باسی یەک کورد دەکرێ مەسەڵەن وەکو بڵێ یەک جۆرە کوردمان هەیە چۆن یەک جۆرە کورد و یەک جۆرە هیچ یەک جۆرە شتێکمان نییە لە بۆ لۆبی ئیسرائیلیش ناتوانین قسەیەکی وابکەین لۆبی ئیسرائیل یەک پارچەندە گروپی جیاواز خاوەنی دیدگای تەواو دژ بە یەک و پێچەوانان سەبارەت بە لۆژیکی پچراویشدا مەسەڵەن لایەنگران و باڵی ڕاستمان هەیە کە گروپە دیارەکانی وەک کۆمیتی کاروباری گشتی ئەمریکا و ئیسرائیل دەناسرێن زۆرینەی دیموکراتەکان بۆ ئیسرائیل بە گشتی لەگەڵ کۆڵەکەکانی ئاشتی لە ڕێگەی هێزەوە لە استراتیژی پسرانی تەواو ناکۆکن ئەمانە دوای 7 ئۆکتۆبەر ئەوان بەرەو گێڕانەوەی سەرەکی تەواوی وەرسەرخان و جەخت لەسەر هەڵەوەشانەوەی حەماس و حیزبوڵڵا و زیادکردنی گوشارەکان بۆ سەر ئێران دەکەنەوە ئەوان پێیان وایە پرۆسەی ئاشتی تەقلیدی ئۆسلۆ مردووە و نابێت جارێکی تر لە گۆڕ بهێنرێتە دەرەوە دەبێت ئاسایش لە ڕێگەی باڵادەستی سەربازی و ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ دەوڵەتە عەرەبیە میان ڕەوەکان وەکو مۆدێلی ڕێککەوتنی ئیبراهیمی ئیتر بێنەدی لە هەمان کەدا تەماشا دەکەین لەناو لۆبی ئیسرائیل لە دیسا ئیتر نێرانمان هەیە کە پێیان دەوترێت ژی ستریت باڵی چەپ گروپەکانی وەک ژی ستریت و هاوپەیمانی ڕەتکردنەوە کە لەلایەن دیموکراتە دادپەروەرەکان و دەنگی جوورەکە بۆ ئاشتی و هیترەوە ئیتر پێک هاتووە دژی استراتیژی پسرانی تەواون لە ڕۆژی ئەمڕۆماندا ئەوان دەڵێن تەرکیزی ئەم استراتیژیە لەسەر باڵادەستی سەربازی و پراوێزخستنی پرسی فەڵەستین بۆ هۆی دروستبوونی ئەو خاڵە کوێرانە استراتیژیەکە ئەو خاڵە
کوێرانەی استراتیژیەکە کە 7 ئۆکتۆبری لێکەوتەوە، یعنی ئەوان ئەڵێن ئەم زۆرە استراتیژیە خۆی لە خۆیدا بەرهەمهێنەری 7 ئۆکتۆبر بوو. ئەوش بەڕاستی تا ڕادەیەک منطقی تێدایە، یعنی 7 ئۆکتۆبر بەتەنیا شتێک نییە کە ئێمە هەموو شتەکانی لە حماسدا محکوم بکەین، بەڵکو ئەو سیاسەتە حاڵەیەی کە ئیتر بەردەوام تەرکیزی لەسەر باڵادەستی سەربازی و پەراوێزخستنی پرسی فەڵەستین و بە هیچ نەزانینی بووە وای کردووە کە 7 ئۆکتۆبر بێتە عەرەوە، سەرباری ئەوەی کە 7 ئۆکتۆبر ئەم بەخۆم دژیمە، 7 ئۆکتۆبر هەمووەکو کردار دژیمە، هەمووەکو سیاسەت و استراتیژیک دژیمە، بەڵام ئەوەی کە 7 ئۆکتۆبر دروستەکە بەتەنیا ڕێکخراوی حماسیش نییە. بەڕاستی ئینسان دەبێ هەندێک بە ویژدانەوە لەو بارەیە قسەکان، بۆیە تەماشا دەکەین ڕوانگەی جی ستریت واتە نێیاران و باڵی چەپی لۆبی جوولەکە لە ئەمریکادا ڕوانگەیەکی ڕاستە و ئەمانە دژ بە هەژمونی ئێستای ئیسرائیلن لە ناوچەکەداوایانیش دژ بە سیاسەتی نەتەنیاهون. ئیتر تەماشا دەکەین بە هیچ شێوەیەک لە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هاودەنگیەک هەتاوەکو ئێستا دەربارەی ئەو بابەتە نیە. استراتیژی ئەمریکا ئێستا گەورەترین درز و دابەشبوونی لە چەندەی ڕابردووی بەخۆوە بینیوە. تەماشا دەکەین کەمپی نیۆ کۆنسەرڤاتیڤمان هەیە، هەژمون خوازی ئەم گروپە کە لەلایەن سنتەرەکانی وەک هاوپەیمانی ڤاند نبێرگ بە سەرۆکایەتی ئێلیۆت ئەبرامز کە سازکرا پێی دەوترێت بنیاتنانی بەرگری لە دیموکراسیەکان نوێنەرایەتی دەکرێت، داکۆکەی لە زۆرترین فشاری ئیتر لەسەر ئێران و پشگیری تەواوی کردەوە سەربازیەکانی ئیسرائیل دەکەن بۆ دووبارە داڕشتنەوەی بەرەی باکوور واتە لوبنان و سووریا. ئەوان ڕووخاندنی ڕژێمی ئەسەد لە سووریا ساڵی 2025 و لاوەزبوونی حیزب الله وەک هێنانە دیکۆتایی هێنانی ئامانجەکانی استراتیژی پسرانی تەواو دەبینن. ئەمانە کۆنسەرڤاتیڤەکانن تەماشا دەکەی. پاشان کەمپی هێورکردنەوە و تێکەڵبوونمان هەیە کە ئەمانە بەش گروپێکی دیکەن لە ناو ئەمریکادا، زۆرێک لە بەرپرسیارانی وەزارەتی دەرەوە و ڕەوتی سەرەکی دیموکراتەکان کە کەسایەتیەکانی وەک دێنیس ڕۆس و دانا سترۆڵ نوێنەرایەتیان دەکەن، تەرکیز دەکەنەوە سەر بەڕێوەبردننی ئاڵۆزیەکان. ئەوان پشگیری لە بەرگری ئیسرائیل دەکەن، بەڵام نیگەرانن لەوەی فراوانبوونی شەڕەکە بە شێوەی پسرانی تەواو لەسەر ئێرانیان قەتەر وەک لە هێرشەکەی دوایی 2025 دا بینرا ببێتە هۆی ناسەقامگیری بازارەکانی وزەی جیهان و سەرهەڵدانی شەڕ هەتاییەکان کە چیتر خەڵکی ئەمریکا پشگیری لێ ناکەن. لە هەمان کاتدایتر کامپی پێشکەوت و خوازی ڕەتکەرەوەمان هەیە، ئەمانەش گروپێکی زۆر جیاوازن، ئیتر بە مەرزەوە داوا دەکەن کە پشگیری لە ئیسرائیلیەکان بکرێن نەک بەبێ مەرج بێ و ئەمانەش تەماشا دەکەین جیاوازن. هاوڕێن ئێستاکە لە ناو ئەمریکادا ئەوانەی لەسەر دەسەڵاتن کە پێیان دەوترێ make ئەمریکا again great، ئیتر ئەمانە تەماشا دەکەین بێگومان ئیتر استراتیژیەکەیان ئەوە بوو و ئەمانە بوون دۆناڵد ترامپیان هێنا سەر دەسەڵات. ئەگەر نا دۆناڵد ترامپ نەیدەتوانی بێتە سەر دەسەڵات، بەڵام ئەوانە دۆناڵد ترامپیان دیسا هەڵبژاردنەوە. ئێستا کە تەماشا دەکەین لە ناو گروپی لە ناو بەرەی make ئەمریکا again great واتە ئەمریکا سەر لە نوێی گەورە بکەنەوە، تەماشا دەکەین دوو پارچەبوونێکی زۆر گەورە هەیە و شەڕێکی زۆر گەورە لە نێوانیاندا هەیە. یعنی بەشێکیان ئاڵێن ئەوەی ئێمە دەمانەویست make ئەمریکا again great بوو، ئێستا کە تۆ ئەوەی تۆ دەکەی make ئیسرائیل again greatە و ئەمریکات فرامۆش کردووە، بازارەکانی ئەمریکات فرامۆش کردوونە، ئابووریت فرامۆش کردووە، بودجەت فرامۆش کردووە، بێکاری زۆر گەورە بووە و خەڵکێکی زۆر لە ئیتر لە ڕەوشێکی زۆر خراپ دەژین، ڕاخنەی زۆر تند لە حکوومەتی دۆناڵد ترامپ دەکەن و ئەمانە بەشی زۆری دەنگدەرەکانی دۆناڵد ترامپن. دەنگدەرەکانی دۆناڵد ترامپ ئەوانە نین کە بە تەنیا خەڵکی دەوڵەمەند و ڕۆشنبیر و نەخێت، خەڵکێکی زۆر دەشتەکیانە، چیاکیانە، لادەییانە کە لە پەراوێزی سیاسەتدا دەژین، ئەوان
چەندین ساڵ بوو لەو باوەڕەدا بوون کە سیاسەتی دەستێوەردانی ئەمریکا لە هەموو جیهان، پۆلیسی ئەمریکا لە هەموو جیهان زیان بە بەرژەوەندی ئەمریکا دەگەێنێەوە، زیان بەو خەڵکە دەگەێنێ. یەک لەوانش جێگرەکەی دۆناڵد ترامپ، ئەو جێگرە تونند و تیژێ کە لە ماڵەوە کاتی خۆی سەدان جار دەریان کردووە، سەدان جار لە جادە خەوتووە، لە بنەماڵەیەکی وها هەژار و فەقیر هاتۆتە دنیاوە و ئەو هەژار و فەقیری خۆی ئێستا کە لێبۆتە کینێک لە بەرامبەر ئەوروپا، لە بەرامبەر وڵاتانی دیکەی کە هاوپەیمانی ئەمریکا بوو. و ئێستا کە ئەمانە ئەڵێن باشە ئێمە ئەزانین ئیسرائیل دۆستی ئێمەیە، ئێمە ئەزانین جوولەکە هۆلۆکۆستی بەرامبەر کراوە و ئێمە ئەوەش ئەزانی دەوروبەری ئیسرائیل ئیتر وڵاتانی عەرەبی و تونڕەوی ئیسلامی ئیتر دەوروبەریان گرتووە. بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئێمە لە جیاتی ئەوەی ئەمریکا سەر لە نوێ گەورە بکەین ئەتۆ دەی ئەمریکا فرامۆش دەکە ئیسرائیل گەورە دەکەین. تەماشا دەکەین شەڕێکی زۆر زۆر گەورەیە و ئەم شەڕە لە کۆتاییەکەیدا چی دەبێ، لە کام هەڵبژاردندا چێ دەیباتەوە، چۆن دەیباتەوە، ئەمە خۆی لە خۆیدا مۆر لە استراتیژیەکەی ئەمریکادا بەڕای من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵام ئێستاکە کە ئەوە نەگەشتێتە ئەو ئاستە، ململانەیەک هەیە لە ناو لۆبی ئیسرائیل و لە ناو وەزارەتی دەرەوە و لە ناو کۆشکی سپی و لە ناو پنتاگۆنیشەوە لە ناو ئەمریکادا دەبینین ئیتر شتێکیە. سووریا ڕووخاوە، ئێران فڕێدراوەتە دەرەوە، عێراق ناتوانێت خۆی دروست بکاتەوە، ئیتر دەبێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ دابەش بکرێتەوە. ینی دابشکردن مەبەستمان ئەوە نیە ئەو وڵات بدەناو و ئەو سنوور بدەناو، بەڵکو دابشکردنی هێگۆمۆنیای سیاسی و استراتیژی و ئابووریە. لێرەدا تەماشا دەکەین بە تایبەتی لە سووریادا، بەڵام لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ململانەیەکە لە بینی دوو هاوپەیمانی ئەمریکادا زیاتر چڕ بووتەوە کە یەکێکیان تورکیایە، یەکێکیان ئیسرائیل. مەسەلەی پرۆسەی ئاشتی، مەسەلەی ڕێککەوتنی عەبدی و ئەلشەرع پەیوەندی بۆەوە هەیە. لێرەدا کۆمەڵێک پرسیار دێنە ئاراوە، ئایا ئەمە دەگاتە ئاستی پێکدادان؟ زۆر زۆر لاوازە، بەڵام مەگەریش یعنی ئەگەرێکی دووریش نییە. زۆر جار شەڕەکانی تر بەرمیلە باڕوتەکان یەک دەنکە شقاتە و یانیش یەک گولە بەسە بۆی بیان تەقینیتەوە. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە هەوڵی کۆنتڕۆلکردنی ئەوە هەیە، خۆی لە خۆیدا هێنانی تۆماس باڕاک و کردنی بە نوێنەری دۆناڵد ترامپ لە سووریا و لە هەمان کادا کۆنسۆلی گشتی ئەمریکا لە تورکیادا لە بۆ ئەو مەبەستەیە کە کەسێکی لە هەمان کادا نزیکی ئیسرائیلیشە، کەسێکی مەسیحی لوبنانیشە، دژی ئێرانە، دژی حیزب اللهە و دۆستێکی دێرینی دۆناڵد ترامپە و یعنی دۆستێکی مێگاکانە، مەیک ئەمریکا ئەگەن گڕیت، دۆستێکی ئەمانەشە. لە بۆ هەندێک هاتووە بۆ ئەوەی ئیتر نەگاتە ئەو تەقینەوەیە. بەڵام ڕێککەوتنی ئەمانە ئەگەری هەیە ئەمەشیان دوور نییە. یعنی ئەگەر لە نێو ئەو دوو وڵاتانە ئینسانی ئارام و لەسەرخۆ و عاقڵها بن و ڕوحی بەشینەوەیان تێدا هەبێ بۆنە. بەڵام تەماشا دەکەین ئێستاکە بە تایبەتی لەلای یعنی ڕنگ بێت تورکیا بەما ڕازی بێت، تورکیای فەقیر ڕنگ بێت بەما ڕازی بێ بە بەشینەوە. بەڵام ئایا ئیسرائیل ئامادەیە لە بۆ بەشینەوە؟ نەخێر، ئیسرائیل ئامادە نییە لە بۆ بەشینەوە. هێرشەکانی ئیسرائیل لە باشووری سووریادا هەر لە بۆ هەندەیە و ئەو ڕووداوانی کە بەردەوام ڕۆژانە گوێمان لێ دەبنیتر، فڕۆکەک لەوێ کەوتە خوارەوە، درۆنێک لەوێ کەوتە خوارەوە، درۆنەکە رووسیا ناوەڵە ئیسرائیلیا، ئەم زۆرشتانە ئیتر هەر ملیسیایەک بە فڕۆکە هەڵدەستێت دەچێتە تورکیا فڕۆکەی دەکەوێت. تەماشا دەکەین ئیتر فڕۆکەی سەرۆک وەزیرانی سەرۆکی ئێران کەوت، تەماشا دەکەین لە پاشان لە باکۆ ئیتر فڕۆکەیەکی تورکیا هەڵسا کە 20 جەنەرالی تدا بە فڕۆکەکە کەوتە خوارەوە، هەر 20یان کوژران. ئەم جارە تەماشامان کرد فڕۆکەی سەرۆکی ئەرکانی لیبیا، سەرۆکی ئەرکان یعنی خۆی دەوڵەتە، سەرۆکی ئەرکان، فڕۆکەی سەرۆکی ئەرکان ئیتر کەوتە خوارەوە، یەک بەشەریتیا ڕزگار نەبوو. هەتاوەکو ئێستاش لێکۆڕینەوە دەکرێن، بەڵام نازانین هۆکارەکەت چییە. کۆمەڵێک دەنگ و باس لەولا دەکرێت، بەڵام دیار نییە. لا هەمان کاتدایتر هەر بۆ ئەوەی ئەو دوولایەنە بە شەڕنێن، دیسانیش تەماشا دەکەین ڕێککەوتنی مەزلوم عەبدی و ڕێککەوتنی ئەحمەد شەرع هەر لەو چوارچێوەیەدا
ئەوەی لەگەڵ دەکرێت لەلایەن ئەمریکاوە سوورە لەسری مامەڵەی لەگەڵ دەکات چونکە ئەگەر ئەمە نەبێت دوو هاوپەیمانەکەی بە شەڕ دێن بەڵام تەماشا دەکەن هەر جارێک کە ڕێککەوتن باس لە ڕێککەوتن دەکرێت ئەو دوو هاوپەیمانە تێکی ئەدەن یەکێکیان هاکەن فیدان و وەزیری شەڕەکەی دەنێریتەوێ ئەوەی دیکەیان دەچێت لە قونەیتەڕا ئۆپەراسیۆنێک ساز دەکە ویانیش دورزیەکان چەکدار دەکە ویانی شەڕێکی تر دەگیرسێنیتە ویانی بە فڕۆکە و بە درۆن لێیەدە هەر لە بۆ هەندەیە و ئەمانە لە حاڵەتێکدان ئێستاکە تەماشا دەکەن هەتاوەکو ئێستا ململانەیەکانیان بەردەوامە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەنیتر ئەمڕۆکە ئەو قسەیەکە حکوومەتی ئەمریکا دەیکا ئەمە نییە کە هەر لە خۆیەوە جێبەجێ بکرێت چونکە دوو هاوپەیمانەکەی کە چەند هاوپەیمانی ناتۆیە بە تایبەتی لە قەفقاسیا گەورەترین هێزی ناتۆیە کە تورکیایە ئەوەی دیکەشێنیتر جەرگی ئەمریکایە کە ئیسرائیلە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا لە ساڵی ئایندەدا ئەم دوانە لەگەڵ سعودیا بنە لای یەکتری ئیتر ڕێکیان دەخەن یان ئەم دوانە بەردەوام دەبن وە ئەمریکاش ماندوو دەکەن ئەگەر بەردەوام بوون و ئەمریکاشیان ماندوو کرد لەوانەیە هێزێکی دیکە لەو پەنایە ئیتر سوودی لێ ببین بیرمەندە استراتیژیەکان زۆر جار لەو بوارەشەوە ئیتر تەماشا دەکەین هۆشیاری دەدەن خۆ هیچ کات بەبێ هۆشیاری ئیتر بەیدەنجیان هەڵەم ژاردووە تەماشا دەکەین لە بۆ پرۆسەی ئیمڕانیش بە هەمان شێوەیە یعنی دۆڵاتی هەژمونگەر لە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستی خۆیان دەکەنەوە کە یەکێکیان ئیسرائیلە یەکێکیان تورکیایە هەر یەکە و هەژمونی خۆی بە شێوەیەک لە شێوەکان دەیەوێ یەکیان فەڵەستینیەکان و بە تایبەتی حەماس بەکاردێنێت لە دژی ئیسرائیل ئەوەی دیکەیان تەماشا دەکەین کەمینەکانی دیکە لە بەرامبەر تورکیا و لە بەرامبەر هاوپەیمانەکەی تورکیا ئەحمەد شەڕع بەکاردێنێ کە کوردن عەلەویەکان دروزەکان لێرەدا چێن وەکەریچەیە هیچ لە ڕووی استراتیژیەوە لە ڕێی عەقڵمەندی استراتیژیەوە سیاسیەوە هیچ بایەخێکی نییە میلەتێک گروپێک بۆ ئەوەی لە ژیاندا بمێنێتەوە ناچار لەگەڵ هەر کەسێک هاوپەیمان بێ لە هەمان کاتدا هێزێکی هەژمونگەرە لە دەربارەی جیۆپۆلیتیکدا دەربارەی سیاسەتی ڕۆژانەدا کێشەی لەگەڵ وڵاتێکی دیکە هەبێ ئەویش بە هەمان شێوە دەچی کەمینەکان کە کێشەیان لەگەڵ ئەو وڵاتە هەیە بەکاری دێنێ یعنی لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی سیاسەتی جیۆپۆلیتیکەوە ئەوە نە حرامە نە عەیبە و نەزۆر غەیری مەشروعیشە هەرچەندە لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان یەک ناگرێتەوە کە نابێ دەوڵەتان دەستوەردان لە دەوڵەتێکی دیکە بکەن بەڵام ئەمە بەردەوام کرایە و ئەکرێ و هەردوو لاشیانێکە ئەوە بەتەنیا لایەنێک نایکە لە بۆ هەندێک تەماشا دەکەن عەبدوڵڵا ئۆجەلانێکیشمان هەیە کە بەردەوام باوەڕی بەخۆیە کە ئەو ئەتوانێ خەتێکی سێم دروست کاتن لە بینی ئەمانەدا خەتێکی سێم دروست بکاتن ئیتر لە بۆ هەندێ تەماشا دەکەین کۆمەڵێک تیۆری دروستکردونە ئەو تیۆریانە هەندێک جار پارادۆکسیان تێدایە من ڕەخنەم کردووە هەندێک جار تەماشا دەکەین تیۆریەکان بەبێی تەکتیک و کۆنژۆکتوری ڕۆژانەدا گۆڕانکاریان بەسەدابێ مەسەلەن ئەمە ساڵێک زیاترە شتێکێ بەناوی پرۆسەی گوایە ئاشتی وانە کەسێک لە دەمی ئۆزەلان و لە دەمی پەکەدا گوێی لە کۆنفدرالیزمی دیموکراتیک بووە من بەخۆم جێم لێ نەبووە لە تەلەڤیزیۆنەکاندا بەیەک شێوەیە قسەی لەسەر ناکری بۆ لەبەر ئەوەی هەڵومەرجێکی دیکە هاتە پێشەوە دەبێ تیۆریەکی دیکە دروست بکرێتەوە یعنی ئەمانە هەمویان هەن ئەمانە هەمویان لە بواری تیۆریەوە کێشەنە بەڵام تەماشا دەکەی لە هەمان کاتدا لێگەڕینێکی ئۆزەلان هەیە بۆ ئەوەی لە بینی ئەو دوو بەرێدا ڕێگایەکی دیکە بدۆزێتەوە کاو پێدەڵی خەتی سێم قووەت و قودرەتی ئەو خەتە سێمە چەند نییە چێپشگیری لێ دەکات تا چ ڕادەیەک بەو دینامیکیە کە هەیەی ئەتوانی سەرکەوی ئەویان بابەتێکی دیکەیە بەڵام ئیدعایەکی وا دەکات ئەتوانی بڵێ خۆی لە خۆیدا تایبەتمەندێکی ئۆجەلان ئەوەیە هیچ کات بەبێ ئیددا نەبووە بەردەوام ئیددای گەورەی کردوونە حتا ئەڵێ ئەو شتێک کە کارل مارکس نەیتوانی بیکە ئەمن ئێستا دیکە ئیدعای زۆر گەورە دەکات بەمانای ئەوە نییە من ڕەخنە لاوە بکەم و کارل مارکس بپارێزم نەخێر من ڕەخنەگرانی کارل مارکس پێش ئۆجەلانیش هەبوونە و بەردەوامیش دەبن ڕەنگ بێ ئۆجەلان بەخۆ هێز و قووەتی ڕەخنەگرتنی لە مارکسیزم لەوانەوە وەرگرتە بێت لە جیڤانی خۆی دەرنەهێناوەیان بەڵام مەبەستم ئەوەیە کەسێکە ئیددا دەکا و سەرکێشی ئەمە دەکەن لێرەدا ڕەنگ بێ پرسیارەکە ئەوە بێ مادەم وایە بۆ ئەمەندە لە باوەشی دەوڵەتی تورکیادایە لە باوەشی دەوڵەتی تورکیادا نییە و نایهەوێ
ئەمە نییە مەسەلەکە ئەگەر ئەمەش بێ ئەمە پەیوەندی بە ڕەوشی ئۆجەلانەوە نییە ئۆجەلان لە ساڵی هەشتاکانیشدا هەر بەرپرسیارێکی تورک وانیش هەر کەسێکی بینی بێ کە تۆزێک پەیوەندی لەگەڵ تورکیا هەبوو بێ ئەم استراتیژی ئێستای تا ڕادێک بەڕاست زانیوە یعنی ئەوان ئامادەن لەگەڵ ئەو دەوڵەتەی کە کێشیان لەگەڵی هەیە ئاش ببنەوە لە چوارچەوەی ئەو دەوڵەتەدا کێشەکان چارەسەر بکەن یعنی من بەخۆشم لە ساڵانی 1970 لەوێ بوویمە من بەخۆم لە دەمی ئۆجەلاندا شتێکم نەبیست بەناوی سەر بەخۆی شتیوە ئەو لە ئەنگرەکانینە ئەوە شتێکی دیکە ئەوە مێدیایە شتێکی دیکە ئەمە کۆمە بەرخودانە ئەمە شتێکی دیکە ئەمە خۆپیشاندانەکانی کۆڵن و دۆرتمۆندن ئەمە شتێکی دیکەیە بەڵام من بەخۆم لە دەمی ئەمدا نەمزانیوە وەلەو سەردەمەدا ڕۆژنامەنووسێکی ترک هات ئیتر چەندین ریپۆرتاژی لەگەڵ کردوونە ریپۆرت کاتێک ڕۆژنامە تورکەکە دەگەڕێتەوە تووشیا میت دەست بەسەر هەموو فلیمەکانی دادەگرێت ئێستاکە لەو پرۆسەیەدا تەماشا دەکەین سەر لە نوێ فلیمەکان لە ڕێگەی مێدیاسکۆپ بڵاو دەکەنەوە کە ئەمە ساڵی 1997 ئۆجەلان ساغ و سەلیمە هێزێکی گەورەی هەیە بەردەوام 200-300 کەس لە دەوروبەریەتی لەگەڵی هەڵدەستن و لەگەڵی دادەنیشن هیچ کێشەیەک دەربارەی ئاساییشی عەبدوڵڵا ئۆجەلان و دەرکردنی لە سووریا و دەستگیرکردنی و ئەم جۆرە شتانەش لە ساڵی 97 هەر هیچ نەبوو لە کۆتایی 98 نیشانەکانی دەرکەوتن بەڵام 97 شتیوانە بوو لەوێدا ئەم شتانە تۆمار کراون و لەوێدا ئۆجەلان بە هەموو شێوەیەک ئەڵێ ئێمە ئێستاکە سەر بەخۆی بە گونجاو نازانین ئەمە شتێک بوو تێپەڕیوە هەڵو مەرجەکان گۆڕاون ئێمە ئامادەین لەگەڵ تورکیا ڕێک بکەوین ئەم جۆرە ڕێککەوتنانە پێشتریش هەبوونە لە سەردەمی ئەتاتورک هەبووە حتا پێش ئەتاتورک لە سەردەمی عوسمانی و لە سەردەمی پیربوونی عوسمانی هەبووە مەسەڵەن لە تەنزیماتدا لە مەسەڵەی تەنزیماتدا هەبووە ینی لە ریفۆرمی دەوڵەتی عوسمانیدا یەک لە ریفۆرمەکانی ئەوەیە ئەڵێ کریستیانەکانی تورکیا نیوەی کریستیانە خۆی ڕاستەکەت بووێ یعنی ئەگەر جوولەکانیش بخینە سەرەوە کریستیان و ئەرمەنی و جوولەکەکان ئەگەر لەگەڵ ڕۆمەکان ئەگەر بیاخێنە یەک کاتەگۆری کوردەکانی لێ دەرخەی بەڕاستی ئەوەی دیکە هەمووی کریستیانە لە بەڵگە استراتیژیەکانی ئەو کاتەدا ینی دەوڵەتی عوسمانیدا بە ناوی ینی تەنزیمات لە ریفۆرمکردنەوەی ئەوەدا ئەڵێ ئێمە بۆ ئەوەی خۆمان لە بەرامبەر هەڕەشەکانی خۆرئاوە بپارێزین دەبێ مامەڵەمان لەگەڵ کریستیانەکان بگۆڕین دانیان پێدا بنین ئەوە نووسراوە بەڵام لە کرداردا جێبەجێ دەکەن چەندی جێبەجێ دەکەن جێبەجێ ناکەن چونکە ئەفکاری ئیسلامی سنی عوسمانی بربەستە لە بەرامبەر ئەمەدا حتا زۆر دێ ئیتر تەماشا دەکەن کۆمەڵکوژی ئەرمەنیەکانی بەسەردادی کۆمەڵکوژی ڕۆمەکانی بەسەردادی دەرکردنی جوولەکەکانی بەسەردادی وانە ئەمانەی هەموو بەسەردادی لە سەردەمی ئەتاتورکیشدا ئەمە هەبووە لە مانیسیا هەبووە لە ئیزمیر هەبووە ئەم جۆرە ڕێککەوتنان هەبوون بەڵام ئەمانە لە سەردەمانێکدا کراون کە ئەو پێک هاتانە و کوردەکانیش ئیتر ئەو وعیە سیاسی و استراتیژیە و ڕێخستنیان نەبووە کە ڕێگالەوە بگرن ئەگەر هاتوو پەشیمان بوونەوەیەک هەبوو و یانیش کەسێک گروپێک بووە ئاستەنگ چی بکەن ئۆجەلانی زۆر پێشتر پەکەکەی زۆر پێشتر ڕێککەوتنی سوڵتان سەلیم و بەتلیسیشی ئەدریسی بەتلیسیشی ڕاخ نەدەکردوەکو خیانەت تەماشای دەکرد وەکو هەموو ناسیۆنالیستە کوردەکان بەڵام لە دواییدا تەماشای کرد بابەوە چ پەیوەندی بە خیانەتەوەیە ئەو کاتە دوو هەژمونگەرایی هەبوونە هەژمونگەرایی پەرس هەبوو هەژمونگەرایی عوسمانی هەبووە کوردەکان لەو بینەدا ماونەتەوە ناچارن لەگەڵ یەکێک ڕێککەوتن بکەن دژ بە ئەوەی دیکە و لەگەڵ ئەدریسی بەتلیسیدا ڕێککەوتنیان کردووە ڕێککەوتنەکە ڕێککەوتنێکی هیچ کێشەیەک چی تێدا نەبووە هەروەکو ئەو پرۆفیسۆرە هۆڵندیا مارتین ڤاندن برۆنسن کە من بەخۆشم دەیناسم و لە ماڵەکەی چام خواردۆتەوە کۆفیم خواردۆتەوە هەروەکو ئەو لە پەرتوکەیدا باز دەکڵێ ئەو ڕێککەوتنەی بەتلیسی و سوڵتانی عوسمانی گەورەترین هەڵمەتی دیپلۆماسی کوردەکانە لە جیهاندا بەڵام لە دوای ئەوە هیچ حیسابێکیان بۆ نەکردووە چونکە ئەڵێن ئێتر سوڵتان ئەڵێتە ئەدریسی بەتلیسی با کوردەکان یەک بگرن هەموو سەرۆک عەشیرەتەکان نێنە لای من با یەکێک بنێرن پاشان ئیتر بەتلیسی بەخۆی ئەچێتەوە لای ئەڵێ کوردەکان ناتوان ڕێک بکەون ئاغەیەک دیاری بکەن و ئاغاکە بنێنە لای تۆ کا زەحمەت نەی بەخۆت زەحمەتی بکەش وەرە ڕێکیان بخە و ئاغایەکیان لە بۆ دیارکە
ئەوە ئێستا لە نێوان هەولێر و سلێمانیدا دەبین، لە نێوان حیزبی دیموکراتەکاندا دەبین، لە کوردستانی ئێراندا دەبین کە لێدوانێکی هیچ و پوچی 12 ساڵ بەر لە ئێستا 15 ساڵ بەر لە ئێستا هەڵایەکی گەورە دەنێتەوە تەماشا دەکەین. ئەمە پێشتر و ئێستاکەش هەر هەبوو هەر دەبێت حیساب نەکراوە. ڕنگ بێ ئەو زەلان ئێستاکە باوەڕی بەوە هەبێت کە کوردەکان لە قۆناغێکی زۆر جیاوازتردان ڕێکخراویان هەیە، حیزبیان هەیە، وعی سیاسیان زۆر بەهێزترە. هەر لە بۆ هەندێک ئەو پرۆسەی کە ئێستا دەکرێت لەو چوارچێوەیەدا تەماشای بکرێ باشترە. ئەو پرۆسەیە سەر دەکەوێت سەر ناکەوێت، احتیمالی هەردووچیان هەیە، احتیمالی سەرکەوتنیشیە، احتیمالی سەر نەکەوتنیشیە. ئەو پرۆسەیە باس لە هیچ شتێک ناکە، بە تەنیا بابەتێکی ئەمنیە. بەڵێ مەسلەی کوردی لە ناودانیە، بەڵێ من بە ئاشکرا دەڵێم پێویستە درۆ لەگەڵ خۆمان نەکەین. مەسلەی کوردی لە ناودانیە، بەڵام ئەوە باشە یا خراپە؟ بەڕای من هەر باشە، چونکە هەر هیچ نەبێ ڕێگا لە بەردەم دیموکراسی دەکاتەوە. ڕێککەوتنێکی وها ڕێگا لە بەردەم دیموکراسی دەکاتەوە. دەستبەردانی پەکەکە لە چەک ڕێگا لە بەردەم خەباتی شارستانی دەکاتەوە. ئەو پەکەکەی کە وەکو حیزبەکانی دیکە وەکو حیزبی دیموکرات، کۆمەڵا، یەکێتی، پارتی کە بە تەنیا هەموو مەشروعیەتی خۆی لەسەر خوێن دروست کردووە و خوێنی شوا دەکا کە بڵێ شەهید خوێنی خۆی داوە، خۆی کردوتە قوربانی. ئەی ئەتۆی هیچ و پوچ کە شەهید نەبووی و ماوی هەتاوەکو ئێستا ئەتۆ قەرزاری شەهیدی، چونکە ئەتۆ قەرزاری شەهیدی دەبێت هەتا دەمری سەرشەڕ بکەی لە بۆ حیزب و داواکاریەکانی حیزب و کادیر و قادر و نادری حیزب. ئەمە خۆی لە خۆیدا پاشڤەڕۆیەکی زۆر گەورەیە. هەر حیزبێک بیکە و هەر حیزبێک لە ناوی دەبسێ. لە بۆ هەندێ ئەگەر بێت و لەم قۆناغەدا پەکەکە بتوانێت بە شێوەیەکی سەربەرزانە کۆتایی بە شەڕی چەکداری بێنێ و لەوێدا ئیتر ڕێگا لە بەرامبەر سیاسەتێکی دیموکراتیانە بکرێتەوە، هیچ مافێکی کوردیش نەبێ. بەوەیە بەڕای من هەر شتێکی باشە، هەر شتێکی باشە، چونکە تورکیا هەتاوەکو ئێستا لەسەر بنەمای گوتاری تێرۆر هەیە، ئیتر توانیوێتی هەموو شتێک بکە، نەک بە تەنیا کورد تورکیش بچەوسێنیتەوە. خۆ ئێستا ڕۆژانە ئەو تورکانەی دەچەوسێنرێنەوە، ئەو تورکانەی دەکەونە زیندان، ئەو تورکانەی کە لە دەرەوە دەژین، ئەو تورکانەی کە هەموو سەروەت و سامانەکانی دەستی بەسەردا گیراوە، 100 قەت ژمارەی زیاتر لە کوردەکان دەبینی. لە بۆ هەندێ ئیتر لە چوارچێوە گەورەیەدا، لەو وێنەیە گەورەیەدا مرۆڤ تەماشای بابەتەکان بکە، بەڕای من باشتر دەبێ و لە جێگای خۆیدا دەبێ. هەروەکو وتم ئیتر ئەم استراتیژیانە لە ئێستاوە کۆمەڵێک ئەوەی تێدایە، کۆمەڵێک دەرزی لە ناودایە و لە هەمووشیان گرنگتر لە ناو گروپی میک ئەمریکا ئەگەین گریت دا ئیتر تەماشا دەکەین پارچەبوونێک هەیە. ئیتر بەشێکی ئەمریکیەکان وەکو جاران ئامادەنین هەتا دوایی پشگیری لە ئیسرائیل بکەن. و پرۆژەی میک ئەمریکا ئەگەین گریت کە پرۆژەیەکە چاوی لە پارەیە، چاوی لە هاوپەیمانی بازرگانی زۆر گەورەی لەگەڵ وڵاتانی دەوڵەمەندی وەکو سعودیا و قەتەر و ئیمارات و کوێیت و ئەمانە، خۆی لە خۆیدا ئیسرائیل ئێستاکە ئاستەنگە لە بەرامبەر غەزە، ئەمەی خەریکە ئەمە تێک بدە. بە ئاشکرا سعودی ئاڵێ هەتاوەکو کێشەی غەزە هەبێ من ئامادە نیم بۆ پەیمانی ئیبراهیمی. ئیمارات دەڵێ من ئامادە بووم، بەڵام ئامادە نیم جێبەجێ بکە. ئەمە خۆی لە خۆیدا واتایەکەی ئەوەیە سیاسەتی نەتەنیاهۆ ڕێگرە لە بەرامبەر سیاسەتی میک ئەمریکا ئەگەین گریت. بەم شێوەیە دێنە کۆتایی بەرنامەیە ئەم جارەمان. تکایە ئەگەر پرسیارتان هەبوو پرسیارەکانتان بە شێوەیەکی ڕێکوپێک کە پەیوەندی بۆ بابەتەوە هەبێ بە کوردیەکی پارا و نیشانی پرسیاری لەسەردا بێ لە ژێرەوە بنووسن. ئەگەر نەمتوانی لە کاتی لایفەکەشدا وەڵامتان بدەمەوە لە ئایندەدا وەڵامتان دەدەمەوە و گەورەترین داواکاریم دووبارەی دەکەمەوە دیسا هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن و داوایان لێ بکەن ببن بە سوبسکرایب تاوەکو ئێمەش لە ساڵی ئایندەدا سەرباری ئەوەی کە نەخۆشیش ببین جاروبار کەشەی تەندروستیشمان هەبێ، سەرباری ئەوەی ئیتر خەریکی ژیانی تایبەتی خۆشمان ببین، هەوڵ بدەین کات تەرخان بکەین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە گرنگە استراتیژیانە کە لە تەلەڤیزیۆنە نەریتی و تەلەڤیزیۆنە حیزبیەکاندا بەڕاستی شتیوە کەم دەبینرێن بەداخەوە. هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشەر بژین.